بله لسر روشا حجین حرما کردستان لعربستان سعودی بریز روزگار جعفر برپرسی را گهاندنیا شانده وزارت اوقاف و کاروبارین اولی بو پروسه حجا ای سال جه مکه هیل گلمنه سلاف بوت ریزدار کک روزگار قالوا تجو داهيد نابينا وان حجيم بريا وزارة اوقاف سفرة حجي كرنا وكسم بفيزا قشتياري هاتنا السعودية تشيا سلاوي فاي جورتان لبي جژنی کوردستانیان پیرۆز بی لە خاکی مەکە و لە جەمەراتەوە جژن لە هەموو کوردستانیان پیرۆز بی بەڵێ ئەوانەی ئەو حاجیانەی کە بە ویزای گەشتیاری هاتوونە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە جیاوازی زۆرە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ پاڵپشتێکی بابرێن لۆجستی ئەوانەی نەکردووە و ئاگاداری ئەوانە نییە بەڵام ئەو حاجیانی کەوا بە شێوەی ویزای لە ڕێگەی حەج و عومرەوە لە ڕێگەی وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینیەوە هاتوون هەموو خزمەتگوزاریشیان پێشکەش دەکرێتن لە خزمەتگوزاری تەندروستی خزمەتگوزاری ئیرشادی ئاینی و هەموو جۆرە پێداویستەکان خواردنەوە هەمووی شوێنی مانەوە هەمویان لە بۆ ئامادە کراوە. باشە کەک ڕۆژگار مەسەلا هەن کەسێن و بڤیزەیە گەشتیاری هاتنە مەسەلا نەخۆش بکەون پێداویستی وان هەبن هون چاوا دنرخینن وێ مەسەلی. بەڵێ خۆی لە ڕاستیدا ئێمە هیچ بیدایەتی ڕامانگەیان وەزارەتی ئەوقاف کاروباری ئاین ڕایگەیاندکەوە هیچ بەرپرسیارەتێکی ئەوانە هەڵناگرن بەڵام پشتیوان صادق وەزیری ئەوقاف کاروباری ئاینیەوە ڕێنمایی کردوینە هاوکاری هەر حاجیەک و هاوڵاتێکی کورد بکەین کە لە وڵاتی سعودیا پێویستی بە هەر جۆرە یارمەتێک بێت سی یارمەتی پزیشکی بی سی یارمەتی لۆجستی بیتن. کەک ڕۆژگار مەسەلا پەیوەندیە ڤەل لەگەڵ وان کەسان هەیە ئێکوبریا ڤیزەیە گەشتیاری هاتنە سعودیە؟ بگورە ئەگەر پرسیارەکە دووبارەکەیەوە یان پەیوەندیە وە دانوستاندنی وە لەگەڵ وان کەسان هەنە ئێکوبریا ڤیزەیە گەشتیاری هاتنە عەرەبستانە سعودی. هیچ جۆرە پەیوەندیەک لە نێوان ئەو حاجیانەی کەوا بە ڤیزەی گەشتیاری هاتوونە لەگەڵ ئێمە نییە لەبەرەوەی نازانین بە چ ڕێگەیەک هاتووە بەڵام ئەمڕۆ ڕێزدار دکتۆر پشتیوان صادق لەسەر هێڵ بوو لەگەر وەزارەتی خارجی حکوومەتی عێراق و هەروەها قونسولی عێراق لە وڵاتی سعودیا گەیشتنە ئەو ڕێککەوتنەیەکەوە هەموو جۆرە هاوکارێک پێشکەش بکرێتن بەو حاجیانەیەکەوە نەخۆش کەوتونە یاخود ئەو حاجیانێکەوە ون بوونە یاخود ئەو حاجیانێکەوە مردوونە لە ڕێگای نوێنەرەکانمانەوە هەموو جۆرە هاوکاری پێشکەش دەکەین لەسەر بله کەک ڕۆژگار دخوازم بزانم نوها بگشتی ڕەوشە حەجین حەرێما کوردستانی لە عەرەبستانە سعودی چاوایە؟ بە شێوەیەکی گشتی حاجیانی هەرێمی کوردستان لە ڕەوشێکی زۆر باشدا لە ڕووی تەندروستیەوە لەو پەڕی باشیدا شوێنی مانەوەیان زۆر باشە هەموو پەرشتەکانی خۆیان و هەنگاو بە هەنگاو جێبەجێ کردووە تەنها ئەمڕۆ حاڵەتێکی مردن هەبووە کە حاجیەکی شاری کەلار بوو ئەجینا لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ئاینیەوە حاجیانی کوردستان لەو پەڕی باشیدانە. بەڵێکەک ڕۆژگار ئەو کەسێ مخابنی بە ئێگۆ ژیانە خۆش دەستایی لە عەرەبستانە سعودیە حەجیین حەرێما کوردستانی چەند کەسن داوی ئاگاداری چنە کەرەمکەکە ڕۆژگار. بەڵێ ئەوەی کە بە شێوەیەکی فەرمی لەلای ئێمە کە بە ویزای ڕسمی لە ڕێگای وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینیەوە گەشتی وڵاتی سعودیا کردووە تەنها یەک حاجیە ئەویش خەڵکی شاری کەلارە وەکو حاجیانی دیکە ئەو زانیارێکی ئۆتۆمان نییە چەند حاجیەک مردوونە یاخود ون بوونە لەبەرەوەی هیچ جۆرە داتایەک لەلای ئێمە نییە. سپاس بۆتە ڕێزدار ڕۆژگار جعفەر بەرپرسەی ڕاگەهاندنە شاندا وەزارەتە ئەوقاف و کاروباری نۆلی بۆ پرۆسەیە حەجا ئیسا ژمەکە هێلگەلمە بوو.